بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نهانی قورئان. خۆشحاڵین لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە بین وەڵقەیەکی تری بەرنامەکەتان. ئەڵقەیەم جارە هەڵوێستەیەکەکەین لەسەر بابەتێکی زۆر گرنگ کە لە ژیانی ئەم ڕۆژماندا گرنگیەکی زۆر فراوانی هەیە و پێویستە زۆر بەرچاو ڕوونانە مامەڵەی لەگەڵدا بکەین. لە مێژووی ئیسلامیشدا بابەتێکە کە زانایان نەیانتوانیوە خۆیانی لێلا بدەن و زۆر گرنگ بووە قسەی لەبارەوە بکەن. لە کتێبخانەی ئیسلامیشە جێگەی خاڵی نییە. یەکێک لەو کتێبە هەرە بە نرخانە مەوسوعەیە کە بە ناوی معجم المنافقين وتاريخ النفاق في الإسلام. ئەم بابەتە هەڵوێستەی کردووە لەسەر کۆی ئەو منافقانەی کە لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام هەبوون و لە مێژووی ئیسلامیدا ئاماژیان پێکراوە یان شتێک دەوترێت کە بەنهێنی ماوەتەوە و زۆر بەکەمی ناوەکانیان ئاشکرا کراوە. بەڵام ئەم بابەتە پانتاییکی گەورەی لە قورئانی پیرۆزدا داگیر کردووە، لەبەرەوە باسکردنی گرنگیەکی زۆری هەیە بۆ مسلمانان. بۆیە ئێمە لە بەرنامەی نیهانی قورئانەوە زۆر بە پێویستمان زانی لەگەڵ دکتۆرێکی بەڕێز نووسەری ئەو معجم منافقين في وتاريخ النفاق في الإسلام کە جەنابیان تەشریفیان لێرەیە بکەوینە گفتوگۆ هەم لەبارەی مەوسوعەکەوە هەم لەبارەی بابەتەکەوە واتە بابەتی منافقەکان لە ئیسلامە قسە و باسێکی زۆر بابەتیانە بکەین و معریفەیەکی باش پێشکەشی بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بکەین و مێدەوارین ئەگەر بەم ئەڵقەیە یان لە ئەڵقەی داهاتوش خوا پشتیوان بێ بتوانین حەقێکی ئەم بابەتە بدەین و ئێوەش سوودێکی باشی لێوەربگرن لەگەڵمانە بمێننەوە. بەناوی ئێوەشەوە زۆر بە گەرمی بە خێراتنی بەڕێز دکتۆر ئیبراهیم جاف پسپۆر لە زانستی فەرموودە و مێژووی ئیسلامیەکەین. کاک دکتۆر خێر تەشریفتان هێنا، زۆر بەخێر بن. خوا سەلامەتتان کە یاخوا منی شادم بەڕاستی بە بینینەکەتان و بە ئەو لقاء ئەو بەرنامەی کە واوکو پێشکەشی کەین ئینشاءالله وألم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداهم سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. صلاوي خوالا جنابتانو بينرانو بيسران لهركوهن وزماني إسلامي ألم السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دوباره بخير بن وخيرات نيم گەنج جوانانە شەکەم یەخوا بەخێر بێن، خۆشحاڵتان کردین ئینشاءڵڵا پێکەوە لەگەڵ دکتۆری بەڕێز سودمەند دەبین لەو زانیاریاندی کە جەنابیان ساڵانێکی زۆرە لە ناو لە دەرەوەی وڵات لەگەڵ یانان ژیاوە و کۆی کردوونەوە زمونێکی گەورە و فراوانی هەیە. ئینشاءڵڵا لەگەڵێەوە گفتوگویەکی باشی لەگەڵەکەین. زۆر خۆشحاڵین لە خزمەت جەنابتانە کاک دکتۆر. ممنون کاکی بەڕێز. کاک دکتۆر بە لێرەوە دەست پێ بکەین بیرۆکەی مەوسوعەیە موسوعەی المنافقين وتاريخ النفاق في الإسلام لە چیەوە سەرچاوەی گرت لای جەنابتان؟ بەڵێ بەڕاستی ئەم فکرەیە تۆزێک کۆنە ئەگەرێتەوە بۆ ساڵی 1996 یعنی نزیکی 29 ساڵێک لەمەوە پێش مەجموعەیەک گەنج هاتن بۆ لام ماڵمان لە بەغا بوو ئەو کاتە. بەڵێ تقریبا 8 کەسێک بوون، هەمیان گەنج بوون. ئێستش ماشاءالله بەعزێکیان مامۆستای جامیعان سێ چوارێکیان ئەوانی کەیفیان پیاوی ئیشیکایەکەن هاتن بۆ لام شەوێکیان لەلام بوون لە ماڵ مەوزوعێکیان تەرح کرد بەلامەوە زۆر سەیر بوو. بڵێ وتیان ئێمە لە شوێنێکە ئەژین لە منطقەیەکە ئەژین ناوچەیەکە ئەژین خەڵکێک هەن ئەیانەوێ والحاصل گومانمان پێ دروستکەن تەشکیک گومانمان پێ دروستکەن دەربارەی فەرموودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. وتم چۆن؟ وتیان ئەڵێن ئایا منافق هەبوو زمانی پێغەمبەرە؟
ئێمەش ئەڵێن بەڵێ فعلا منافق بوو لە زمانی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسسەلام زۆر بوون کەم بوون قورآن طبعا باسی کردوون قورآن فەرمیێ وممن حولكم من الأعراب منافقون ومن أهل المدينة مردوا على النفاق وتم بەڵێ ڕاستە قورآن يعني بەشێکی زۆری قورآن تەرخان کراوە بۆ مۆزوعی منافقەکان هەندێ سوورەتی قورآن هەیە بە تەواوی یا بە نیوەی یا بەشێکی زۆری یا چمکێک لە سوورەتەکان باسی منافقەکان ئەکەن لەوانە مەسەلەن سوورەی المنافقون ئەمە هەر سوورەتێکە بە تەواوی باسی منافقەکە سوورەی التەوبە زۆربەی زۆری باسی منافقەکان کە حتا سوورەتەکەیکێ لە ناوەکانی الفاضحەیە یعنی کەشفکردنی منافقەکان کەشفی کردو منافقەکانی کەشف کردووە اینجا ئەوە با بوەستێت سوورەی وەکو سیفات کەشفی کردوون نەکوەکو ناو بەڵێ صفات و ئەخلاق و شتەکانی هەمی باس کردوون بەیاری ئەو صفات و ئەخلاق و شتانە تۆ ئەتوانی زوو بیان ناسی تۆ زوو بزانی کێن و چۆن ئەمانە وتم بەڵێ ڕاستە ئەمانە هەمی هەن وتیان ئەڵێن فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسسەلام ئێوە ئەڵێن کتێبی فەرمودەمان هەیە فڵان کتێبمان هەیە فڵان فسار کتێبمان هەیە ئەمانە هەمی پڕن لە فەرمودەی پێغەمبەر کێ ئەڵێ ئەم منافقانە دانەنیشتون لە خزمەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسسەلام ئەم فەرمودانەیان لە پێغەمبەر بیستووە دوایی خۆیان دەستیان تێخست بێت و بە ئارزوی خۆیان بڵاویان کرد بێتەوە لە ناو خەڵکە بەڵێ بەڕاستی سوالێکی سەیر بوو منیش ئەو شەوە یعنی شتێکی کوتوپەر بوو چۆن جوابیان بەمەوە شتێکی وان پێ نەبوو لەو کاتا بەڕاستی جوابیان بەمەوە بەس ئەوەنە هەبوو پێم وتن یەک شتان پێ ئەڵێم گوێم بۆ بگرن بەس ئەوە نەم پێ لەم کاتا بەڵام ئینشاء الله محاولە ئەەکەم کەواوەکو جوابتان بۆمەوە لە کاتێکی کا لە وەختێکی کا ئینشاء الله تیان فەرموو وتم کە ئێمە باسی دین ئەەکەین باسی ئیسلام ئەەکەین چی باس ئەەکەین وتیان باسی خوا و پێغەمبەری خوا ئەەکەین وتم باشە ئەبێت خوا و پێغەمبەری خوا لێک بکەینەوە صلی الله عليه وسلم وتیان نە وتم ئەی ئەکرێت خوا دیفاع لە نیوەی دینەکەی بکات و نیوەکەی تری واز لێ بێنێت و بڵێ خەڵکی چی پێکە با پێی بکات و من عەلاقەم پێیەوە نییە بەڵێ شتی وا ئەبێ وتیان نە وتم ئەی باشە ولله المثل الأعلى شتێکی بچووکتان بۆ ئەڵێم طبعا لله المثل الأعلى خوای گەورە ئەو نمونانە بۆ خوای گەورە ناهێنرێتەوە بەڵام بۆ تێگەیاندنی بۆ تێگەیاندنی خەڵکی بۆ ئەوەی کەوا خەڵکی تێبگا لە مەوزوع وتم ئەگەر ئینسانێک فەرەضن وا دابنێ کابرایەک دوو مناڵی هەیە بەڵێ دوانن تەو ئەم دوانە گورگیەک سەگێک شتێکی خراپ پەلاماری هات دیفاع لە هەردووکیانەکە لە هەیەکیانەکات وتیان لە هەردووکیان وتم معقولی کیان دەست پێ بگرێ نەیەڵێت بڵێ ئەمە کوڕی منە ئەوی کەیشان با بۆ خۆی بڕوات وتیان نە وتم لله المثل الأعلى خوای گەورەیش کە فەرموویەتی ئنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون ئەم ذکرە کە قورئانە تەنها قورئان خۆی بە تەنها نییە قورئان یعنی دینە هەمی ئەم دینە ئەبێ مەحفوظ بێ بەکاملی سنەتی پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسسەلام وەکو ئەزانن مکمل و تەواوکەری قورئانە ئەگەر تەماشا بکەین یەک نمونەی بچووک بێنین و هەر نمونەیەکی بچووک قورئان باسی نوێژمان بۆ کات بەڵام بینیوتانە لە نوێژە قورئان بە هیچ شێوەیەک باسی ڕکعاتی عەفو عەدەدی ڕکعاتی نوێژەکانی باس کردووە بۆمان نوێژی نۆڕە چەند ڕکعاتە نوێژی مەغریب چەندێکە عەسر چەندێکە بەیانی چەندێکە نە ئەی کێ بۆی تەواو کردین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسسەلام هەر لەبەر ئەوەیشە قورئان کە باسی پێغەمبەر کە عەلەیهی سەڵاتو وەسسەلام ئەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم إيشي بيغمبر عليه الصلاة والسلام قرآن دستورة
فرمودەی پێغەمبەریش قانونە تەفسیری دستورەکە ئەکات. ئەمە دستوری ئەعلایە کە قورئانە. قانونێکیش قانونەکانی ئەهلی قانونیش هێن تەفسیریشمان بۆکەن، تەفسیری ئەو دستورەمان بۆکەن. ئابەم شێوە پێم وتن بەڕاستی ساڵی 1996 ئیتر من فکرەکەم لەبیر چووە بەڕاستی سەفەرم کرد بۆ دەرەوەی عێراق ماوەیەکی زۆر مامۆ لەوێ تا پاش یعنی تقریبا لە ساڵی 2004 بوو لە یەکێ لە وڵاتانە کەوتە خەیاڵمەوە فکرەی ئەو گەنجانە کە من جوابێکی وەهام نانەوە تێر و تەسەل بەڕاستی مۆزوعەکەیش جێی ئەوەیە هەڵوێستی لەسەر بنووسی ئایا منافقەکان لە هەرکەس بپرسی لە دنیا ڕۆ شێخی ئەزهەر بێنێ طبعا شێخی ئەزهەر نمونەیەکی ئەوە نییە بڵێن بەڵام مەشهورە تۆزێک بۆیە باسمان کرد هەر زانایەکی گەورەی ئیسلام بێنە یەکێ لەوانە کە خۆم اختصاصی خۆم پسپۆرم لەو مۆزوعە ممکنە پێشی ئەوەی ئەمە بنووسم ئەو مۆزوعە بنووسم ئەگەر یەکێ پرسیار لێ کردمایە ئەدەی دکتۆر ناوی دە منافقم بۆ بڵێ لەوانەیە زمانم ئەوەستا یا شتێکی وان پێ نەبوو کەوا بەو خەڵکەی بڵێم بەم شێوەیە کەبیرم لەم مۆزوعە کردوتم وەڵڵاهی ئەوە مۆزوعێکی زۆر سێرە ئەبێ بیر لەو مۆزوعە بکەینەوە وە کتێبێکی سەر دابنین ناوی هەموو منافقەکان کۆبکرێتەوە دیاری بکرێت بزانین ئایا فعلا دەسائس و کەنە و پیلانیان بە فەرمودەکانی پێغەمبەر و بە ئیسلام ئایا دەستیان هەیە لەم شتانە یان نە والحەمدولله دەستم پێ کرد ماوەی 10 ساڵ تقریبا بە ماوەی 10 ساڵە بە تازەکردنەوەی و زیادەکردنی و کەمکردنی و یعنی محاولەکردنی بە شێوەیەکی چۆن بڵێن یعنی شەنوکەوکردنی بە شێوەیەکی واتە هاتمە سەر ئەوە بوو بە 3000 پەڕە مۆزوعەیەکی گەورەیە تقریبا نزیکی 3000 پەڕە بێ بەڵێ بدایەتی مۆزوعەکەمان ئابەم شێوە دەستی پێ کرد لە بەغاوە لە ساڵی 1996 ئەو گەنجانە کە هاتن بۆ لام ئەو سوالەیان طرح کرد منیان تحفیز کرد پاڵ پێوە ناب کەواوکو بیل لە مۆزوعێکی حساس کەمەوە من خۆشم بیرم لێ کردەوە کە کەس لە تاریخی ئیسلامە نەکۆی کردوەوە نەباسی کردو باسی منافقان کراوە ناحی ئەحکامی شەرعی و عەقائیدی و هەموو شتێکیان و تاریخیوە بەڵام لە ئەم ناحیەوە تەدوینی ناوەکانی تەرجیلکردنی ناوەکانیان هەمیان یەک بە یەکیان خانەیەکی تایبەتیان هەبێ بە هەموو ئەوەی لە ژیانە کردوێتیان کۆبکرێنەوە لە یەک شوێنە دابنرێن هیوایان هەیە یەک کتێب ئەتوانی بە قەدەری کتێبێکی تەواو ئەبێت ئەگەر بێنیت دەرەوە لە کتێبەکە خۆی بۆ خۆی کتێبێکە ئەیکەی بە کتێبێ بەو شێوە فکرەکە ئاوا دڵنیام گەر بمانەوێ ئەستڵی زانیاریەکانی ناوی بە هەموویەوە ینی لێی بەهرەمەند بووینەوە لەی سوودمەند بێ کتێبەکان یانە مەوسوعەیە بخوێنینەوە بەڵام هەوڵەدەین لەم بەرنمەیە کورتەیەک لە مەوسوعەیە ئەوەندەی بتوانین بخینە خزمەتی بینەرانی بەڕێز و خۆشەویست کاک دکتۆر با لە ناونیشانی مەوسوعەکەەوە دەست پێ بکەین ئەگە بە خێرایی پێمان بڵێ بۆی بچینە ناوی هەندێک لە بابەتی نیفاق و منافقین باس بکەین معجم المنافقین معجم چییە لە زمانی عەرەبیە معجم أعجمه يعني أزال العجمة عنه لزماني عربية لزماني عربية هرشتك عرب ليتينقا فعلا أعجمي يعني لو اشتتينقا فعلا أعجم شنكو ليتيناقات حتى أبيني من زور جار ألم حتى زماني عربي بعض كلمات عربي هي خوي أعجمي شبو عرب كان خوان شنكو خوان ليتيناقا بويا معجم من بدانا أو لسان العرب من بدانا أو فروز آبادي من بدانا ديان كتابي قوري موسوعاتي قورة هي جاء أعجمه يعني أزال العجمة عنه يعني اشتكي شيطل كردوتو معجمش لزماني عربية بريتية لموسوعيكي قورة بريتية لموسوعيكي قورة كالسر ألفوبي خمان يعني حروفي هجائي ترتيب كرابه لحرف ألف باء تاء ثاء بوشيوة ترتيب كراء أو فعلا شيء فعلا معجم ترتيبي اسم كان مثلا لو
کتێبا من تەرتیبی هەموو ناوەکانم کردووە بە یۆرەی حرفی هیجایی یاخود بە کوردی بڵێن ئەلفوبێی خۆمان لە ئەلفۆ دەسم پێ کردووە هەرچیە ناوی ئەلفە هەرچیە ناوی بایە هەرچیە ناوی تایە تا ئاخری بەو شێوەیە بە معجەم بەواڵێن هەمووی لە مەوسوعەیە کۆ کردوتەوە لەو مەوسوعە هەمی کۆکراوەتەوە مەوزوعەتی هەستیارە بەوەی کە تۆ چۆن دەکرێت ناوی منافقەکان بێنی و کەیان کەیتەوە ناوی فڵان ینی ئەمە بە منافق ناوبەری هەستیارە مەوزوعەکە ئەبێت لەو ڕۆوەنگەوەیەوە بوو بێیانی واللهی دوو وازم دوو ینی هۆکار هەیە هۆکاری یەکەم لەوانی مۆزوعەکە حساسە فعلا بەڵام خۆ ئەبێ هەر باس کرێت مۆزوعەکە ئەمە یەک دوو هەم مۆزوعەکە قرسە گەڕانێکی زۆر زۆری ئەوێ بەڵام بەلامەوە زۆر سێرە یعنی زانایانی ئیسلام هیچ یعنی شتێک نەماوە لە ناحەی هەموو زانستە شەرعەکان و لە هەموو جۆرێک لە جۆرە زانستە شەرعەکانیش بە هەموو تەفسیل و وردەکاریوە ئەوە نەشت نووسراوە بەڕاستی لە تاریخی هیچ ئومەتێک و میلەتێک کاشتیوانە نووسراوە هەر لە تاریخ لە مەوزوعاتی تاریخیە زیاتر لە 6,000 کتێبی تاریخمان هەیە هیچ میلەتێک لە دنیا نیوەی ئەمەی ئەمەنیە ڕبعێکی ئەمەی ئەمەنی لە کاتێکیشا ئەمە نووسراوە کەوا میلەتەکانی کە ئەگەر ئێمە 1000 کتێبمان نووسرابێ ئەوان دووسێک میلەتی هیچ میلەتێک 5 کتێبی نەبوو لە تاریخا ئێمە 1000مان بۆ مەتەلەن بەڵام تێناگەم بۆ ئەم مۆزوع نەنووسراوە یەکێ لە بۆچوونەکانی خۆم تەسەوڕ ئەەکەم احتیمالە نووسرابێ بۆ ئەوە تا ئێستا من ناوێکت بۆ ئەهێنم ئەم ناوە طبعا خۆی لە ساڵی 248 هجری يعني تقريبا 1200 ساڵ لەمەوە پێش ئەم پیاوە وەفاتی کردووە ساڵی 248 عفو 248 هجری ئیمامی بەیهەقی باسی ئەکات ئەڵێ الفضل بن غەسان الغەلابی ئەمە ناوی زانایەکە وەفاتی کردووە لە 248 وطبعا إمام بيهقي وفاتي كدول 558 هجري يعني تقريبا 200 سال دواي أو لك طبعا لكتابة دوزيوتي وادركوي كتابكي خوي أصلكي ندوزيوتو بلام شتكي دوزيوتو باسي أمبياوي كردو على أمبياوا ناوي همو منافق كاني في غمر الله صلى الله عليه وسلم لصالي 248 وفاتي كردو يعني احتماله ئەگەر عمری درێژ بێ لەوانەیە لە ساڵی 200 ناوەکانی هەمین نووسوێت ساڵی 200 هجری ناوەکانی هەمین نووسی ئەو لە کتێبان نووسی و نییە هەر لە لای بووە لە لای بووە بەڵام ئیتر نەی نووسیوە کتێب بووە یاچی بوو بەس ئەوە ئیشارەتی کردووە ئەڵێ ناوی منافقەکانی من لا بوو بەڵام من تەوەقوعەکەم احتیمالە ئەمە کتێب بێت و احتیمالە غەیری غەلابیش کەسی کە هەبوو بێت دەربارەی منافقین معقول نییە مەوزوعێکی ئەوە حساس و گرنگ لە ئیسلامە مسلمانان احتیمامیان پێ نەدابێ و هەروە دەستیان لێ بەردار بوو بێت احتیمالیان نووسرا بێت بەڵام لە ناو چووە بۆ نمونە یەکتان بۆ ێنمەوە نمونەیەکی بۆ ئەوەی شتەکە ئاشکرا و جوان لێی تێبگەن ئەبوو موسلیمی خۆراسانی ناوتان بیستووە ئەبوو موسلیمی خۆراسانی قائیدێک و زەعیمێک و کابرایەکی زۆر زۆر گەورە بووە توانوێتی دەوڵەتی ئومەوی لابات دەوڵەتی عەباسی بێنی ڕاست لەسەر ئەمەش کتێبێکم دانا من لەسەر عەینی بنەما ئەم پیاوە ئیمامی ذەهەبی کە وەفاتی کردووە ساڵی 1948 کتێبێکی تایبەتی لەسەر ئەبوو موسلیمی خۆراسانی داناوە مجلدێکی کامل ئەم مجلدە هەموو دنیا بۆی گەڕاون لە هەموو مەکتەبەکانی دنیا نەماوە یا سوتاوە یا دزراوە ئێستا لەوانەیە لایەکێک بێت تا ئێستا ڕووی لەسەر هەڵ نەبێت کەس نەیبینیوە یا لەوانەیە لە مەسەلەی تەتەر و مەغۆلەکانە کە هاتن بەغایانی کرد لە بەغا بووێت ئەو کتێبە ڕۆیشت بێت و تەواو یا نەسیرەدین الطوسی کە کاتێ بەغای وێران کرا و نەسیرەدین طوسی یەکێک لە وەزیرەکانی ئبن عەفو تەتار بوو هۆلاکۆ بوو
نزیکی 400,000 کتێبی لە بەغا نقل کرد بردی بۆ خۆراسان و منطقی خۆراسانەوانە ئەویش کەس نازانێ ئایا لە ناو چوون چیان بەسرە هاتووە احتیمال ئەم کتێبە مەثەن وەکو ئەم کتێبەی ئەبوو مسلمی خۆراسانی کە ئیمامی ذەهەبی دروستی کردو کتێبێکی ئاوا هەبوو بێت بە تەفسیل باسی منافقەکانی کرد بێ بەڵام لە ناوچوو بێت و چاومان پێ نەکەوت بێت ئەم شێوەیە. زۆر باشە مامۆستا بە پرسیارێکی جدی بکەین ینی لەوانە ئێستا بینەرێک و پرسیاری لا دروست بوو بێ بۆچی ئەم بوونی ئەم کتێبە ئەوە ئێمە زۆر بە دوایە ئەگەڕێن ئەڵین نووسراوە یانە نووسراوە ئەبوایە بنووسرای بۆ کتێبخانەی ئیسلامی چ گرنگێکی هەیە؟ بەڵێ وەڵاهی یعنی لە چەند ڕوویەکەوە گرنگی ئەم کتێبە هەیە. کتێبی گرنگەکەی ڕووی یەکەم واجبێکە من بە واجبێکی شەرعیم داناوە لەسەر مسلمانان پێویست بوو ئەم کتێبە بنووسرایە بڵێ وەکو واجبێکی کفایی چونکو پەیوەندی بە مۆزوعێکی گرنگۆ هەیە یعنی جانبێکی کەوا قورئان تقریبا ثلثێکی باسی منافق و نیفاق دەکات تۆ ناوی منافقەکانت لە نەبی و نەیانزانی کێن و نەیانزانی هەڵس و کەوتیان چۆن بۆ چیان کردو و ئەخلاق و صفات و قورئان چۆن باسی کردون و سنت چۆن باسی کردوون ناو مجتەمع ئیسلامیە چۆن ژیاون یعنی شتێک نەبێت دەربارەیان زۆر ڕوون و ئاشکراویە بەڕاستی مۆزوعێکی یعنی زەحمەتە لەبەر ئەوە یەکەم بە شتێکی واجبم زانی لەسەر خۆم و لەسەر هەموو مسلمانێک ئەگەر منیش نەم کردایان ئیشە پێویست بووکەوە مسلمانێک وەکو واجبێکی کیفایی لەسەر خۆی ئەو واجبەی لەسەر خۆی دووهەم مۆزوعەکە عەلاقەی بە ئەو دوانەوە بوو کە باسمان کرد قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام ئێمە دینمان دوانەیە لە دوو شتێک هاتووە ئەسڵەکەی قورئان کە فەرمودەی خوایە سنت کە فەرمودەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دەربارەی کتیبی تەفسیر شتێکی زۆر نووسراوە دەربارەی هەموو تەفاسیلی هەموو ئاەتێک و هەموو شتێک ئەسبابی نزول و هەموو شتێکی باس کراوە بە شێوەیەکی ورد و تەفسیلی بەڵام ئەم مەوزوعە کە مەوزوعی منافقینە کە پەیوەندی بە مەوزوعێکی گرنگۆ هەیە سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام ئەمانە لەناو سەحابا بوون لەگەڵ پێغەمبەرا بوون عەلەیهی سڵات وەسەلام لەوانەیە ئینسانێک منافقێکی ئەمڕۆ بیل لەوە بکاتۆ بڵێ وەکو ئەو گەنجانەی کە هاتن بۆ لەم لە ساڵی 1996 هەر عەینی ئەو سوالە ڕوبەڕووی ئێمە بکات و پێم بڵێ کێ ئەڵێ صحیحی بوخاری صحیحی مسلم ڕیواەتی منافقی تیانی ئێوەڵێن ئەمە چاکترین پاش قورئان لە هەموو شتێک و پێکتر ئەم دوو کتێبە کێ ئەڵێ تیانێ ئەم گرنگەکە لەوایە ئێمە کەشفی ئەوەمان کردووە هەمی کە ئەمانە فعلا یەکێ لەو نقطانە هیچ ڕیواتیان نیە لەمانە دووهەم ناوەکانیمان هەمومان هێناون ئاشکرەمان کردوون یەک بە یەکیان سیڤیەک یاخود ژیان نامەکانمان هەمومان هێناون لە کاتی مسلمان بوونیانەوە لەو ڕۆژەی تا ئەو ڕۆژەی مردوون هەموو چیان کردووە لە کتێبی تەریخ و تەفسیر و طەبەقات و ریجال و ئەمە هەرچێکیان هەبووە کۆمان کردووە دەربارەی ئەمانە بەمە ئاشکرەمان کردووە کەواوەکو ئەم منافقانە و من تەحەدایش ئەکەم پاش ئەو کتێبی کە دامناوە ئینشاء الله هیچ کەسێک لە دنیا بتوانێت یەک حەدیثم بۆ بێنێت لە هەموو کتێبی سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام هەل لە صەحیحەین هەتا سنەنی ئەربعە تا مەسانید هەمیان تا مەعاجم تا مەشایخ مەشیخات هەموو مدەوەناتی حەدیثی پێغەمبەر عەلەیهی سڵات تەحەدای ئەوە ئەکەم یەک کەس حەدیثێکم بۆ بێنێتەوە بڵێ ئەم حەدیثە منافق ڕیواتی کردو مهمەکە لێرایە کەوا ئێمە توانیومانە الحەمدولله طبعا بە تەوفیقی خوا بە فەضلی خوا بە گەورەی خوا پاش 10 ساڵ بتوانین ئیسپاتی بکەین کەوا ئەم جەوەی کە ئێوە ئەتانەوەی میکرۆبداری کەینەوە تێگەیشتی لە کۆرۆنا لەو کۆرۆنا و لەو نەخۆشەی کەوا کەوتوتە ناو ئەو هینەوە ئەو مەوزوعەوە کە ئەتانەوێ پیسی کەن و نەخۆش داریکەن پاکمان کردو هەمیڕێک و پێکە و ئاشکرامان کردووە یەک کەس ناتوانێت بڵێت حەدیثێک هەیە هی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕێگەی یەکێک لە منافقەکانەوە ڕیوایەت کراوە زۆر ئەوە گەرگیەکە ئەوەیە کەوا پەیوەندی بە مەصدەری دووهەمەوە هەیە کە نیوەی دینی ئێمەی موسڵمانە قورئان
نیوەی دیینمانە سنەتی پێغەمبەریش مکمل و نیوەکەی تەواوکەری دینەکەمانە جا پێویستە ئیحتیمام هەر شتێ پەیوەندی بە ئەو مەوزوعەوە هەبوو تیشک بخەینە سەرۆ ڕوونی کەینەوە بۆ ئەوەی کەوا ڕێگە بۆ هیچ کەسێک نەهێڵین تانە لە دینەکەمان بدات. کاتێک ئێمە دەمانەوەی قسە لەسەر منافقین بکەین کەواتە چاومان لەسەر مەدینەیە مەدینەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە لەوێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەستی کرد بە پناغەی کۆمەڵگەی ئیسلامی و دەوڵەتی ئیسلامی و مێژووی ئیسلامی لێەوە دەست پێەکە. من پێم خۆشە پێشەوەی باسی پێکهاتەی مەدینە بکەین و بارودۆخی مەدینە بزانین ژینگەکە چۆن بووە چۆن منافقەکان سەریان هەڵداوە. پێم باشە هەر تعریفێکی نیفاق و منافقەکانمان بۆ بکەی بزانین چییە ینی نیفاق کامانن و چین و ناسنامە و مواسەفات و ئەوەیان چۆنە. منافق کەلیمەی نیفاق کەلیمەیەکی ئیسلامیە لە زمانی عەرەبیە نەبووە پێشی ئیسلام ئەوەیش معلومەیە کە بە هەر ئاگاداری بن ئەم کەلیمەیە ئەم مفرەدە لە پێشی ئیسلاما نەبووە کە ئیسلام هات ئەم مفرەدە پێیا بوو کەلیمەی نیفاق و منافقین مفردەیەکی تازەیە. نیفاق لە چیوە هاتووە نیفاق؟ قورآن طبعا بەشێوەیەکی باش باسی ئەمایان بۆ کردن. إذا جاءك أعوذ بالله من الشيطان الرجيم إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون. أما قرآن باسيان موشوي أكات يا قرآن أفرمي بوجزات اللي تبقين أفرمي وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون. ألين كهاتنا لا مسلمان كان ألين إنا معكم لقال الله المسلمانين باورمان بيهوه كرويشن ولاي كافر كان شيء ألين بيان جولك كان جاور كان كافر كانيك ألين وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا لقال المسلمان كان مسلمانا وإذا خلوا إلى شياطينهم كافر كان قالوا إنا معكم إنما نحن مستهزئون. يوم اللي قال إيوان وقال طبعا بيكردون وأنا جيرو جوارن قال طبعا بيكردونه بوشوية كوابو منافق بريتي لوي كوادو رهبي ياخد ناوكي هبي ودركي هبي ناوكي كفرة دركي إيمانه لدرو أيبيني أو تلقلتوان وجكا روجو قريه زكاة بظاهرا أدات حج أكات همش تكا يعني أو اشتيكتو أي كي ظاهرا لقلتوا أي كات طبعا بلام كرويس دلتو لتو ترابوا أو كاتا أو باوريكو دينيكو عقيديكو اشتكيكي هيو قالتي أكات حتى كقرآن أخوين ذي بان أدري قالتي بيهكن هو يكلا صفتكان يعني أوي شون منافق بناسي كواكو قالتا كردنا بدينو بإيمانو بمسلمانو ببانقو بشعاري إسلامي بمشوية منافق بريتي لوي كوابو دوروبيت للايك ناوكي هبيت دركي هبي ناوكي كفر بي دركي إسلامي إن شاء الله بتفاصيل تينا سربا سوخاسيان لكاتي خويا إن شاء الله ساري باشيان لباروا أكين بلان با بارودوخي مدينة بزانين جينجي بله مدينة شون بوا بله ڕووی پێک هاتۆ و کۆمەڵایەتی و تەسنیف و ئەوانەوە بۆی کە بزانین چۆن ئەمانە سەریان هەڵداوە. مدینەی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام وەکو ئەزانن طبعا پێشی ئەوەی کە ناوی مدینە بێ یەثریبی ناو بووە یەثریبی ناو بووە لە زمانی پێشی ئیسلامە پیان وتۆ یەثریب دوای ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام هاتە ئەوێ وفعلا شارستانیەت و ئەو بەداوەت و ئەعرابیەت و ئەمانە هەمی تواوە یەثریب لە یەثریب بۆ گەڕا بە شوێنێک جێگەی مەدەنیەت و شارستانیەت و حەضارەت و ئینسانیەت اینجا حتا لە ناوەکانی کەیشی ناوی پێوترێت طەیبە ئەم بیئەیە کەوا پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام کە هجرەتی کرد لە مەککەوە بۆ مەدینە ئەزانن کافرەکانی قوڕەیش کە زۆریان بە پێغەمبەری هێنا عەلەیهی سڵات وەسەلام لە ساڵی 11 هیجریە هجرەتی کرد کۆچی کرد
لە مەککەوە بۆ مەدینە لەگەڵ سەحابەکانیە رضی الله تعالی عنهم. کاتی پێغەمبەر هاتە مەدینە، کۆمەلگای مەدینە لە چەند پێکهاتەیەک پێکهات بوون. پێکهاتەیەکی عەرەب کە موسڵمان بوون، باوەڕیان بە پێغەمبەر هەبوو، لە عەقەبەی یەکەم و دووهەم و سێهەم و ئەمانە ئیمانیان هێنابوو. تقریباً مجموعەیەکی گەورە، چەند سەد ممکنە 100 کەسێک، زیاتر لە 100 کەسێک موسڵمان بوون و ئەوە جۆرێک بوون لەوانی کە لە ناو کۆمەلگای مەدینە هەبوون. کۆمەلگای دووهەم جوولەکە بوون کە سێ قەبیلەی گەورەی جوولەکە لە ناو مەدینە بوو کە بەنو النەضیر و بەنو القەینوقاع و بەنو قوڕەیضە. ئەم سێ قەبیلە گەورەی جوولەکە لە ناو مەدینەی پێغەمبەر بوون عەلەیهی سڵات وسەلام. ئەمە دوو. سێهەم کافرە عەرەبەکان کە لێ بوون، ئەوانیش دوو جۆر بوون. کافری ناو مەدینە خۆی کە ئەوس و خەزرەج بوون، زۆربەیان هێشتا ئیمانیان نەهێناوە، هەر کافرن ئەوس و خەزرەج، کە ئەنسار دوای بوون بە ئەنسار. بەعزێکیش لە ئەو بە دوو عەرەبانی کە تێکڵاویان کرد دائیمەن شەو ڕۆژ لە چوار دەوری مەدینە بوون و هاتوچۆیان کرد. ئەم چوار جۆرە کۆمەلگا لە مەدینەی پێغەمبەر هەبوون صلی الله عليه وسلم. پێغەمبەر کە ڕۆیشتە بێ صلی الله عليه وسلم، چوار دەوری بەم چوار جۆرە هەبوون. کەمێک موسڵمان هەبوو، زۆرێکی جوولەکە، زۆرێکی کافر لە خەڵکی مەدینە خۆی و لە چوار دەوری لە ئاعرابەکان. بەم شێوەیە کەوا بوو پێکهاتەکان لەم چوار پێکهاتە پێکهات کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کۆچەکە بۆ ئەوێ. تەغییری ئەم پێکهاتەیە چییە بێ؟ هەر چ جۆرە گۆڕانکاریەک لە ڕووی پێکهاتەی ئەو خەڵکی کە تێیە جێ با بڵێین. پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام یەکەم جار پێشی ئەوەی کەوا بگاتە مەدینە، پێش گەشتنە مەدینەی چەند کەسێکی ناردبوو. ئەو کەسانی کە ناردبوون ئیشیان ئەوە بوو داوا بکەن، خەڵکی بانکەن بۆ ئیسلام، خەڵکی بانکەن بۆ سەر ڕێگەی دینی تازە. یەکێ لەوانە مصعبی کوڕی عومەیر رضی الله تعالی عنه، گەنجێک بوو وەکو ئەم گەنجانە عەبریان درێژ بێ. وطبعا یەکێ لەو شتانی کە ئێستا باسی ئەەکەین زۆر زۆر گرنگە، ئەو نیسبەتەی کەوا زۆر زۆر کەمە لە ناوی منافقەکانە گەنجەکانە. گەنج زۆر بەدەگمەن منافقیان تیا بوو. ئەوانەیەن کەوا وەکو زۆر زۆر منافق بوون و زۆربیان بە عمر بوون و پیر بوون و یعنی بەتەمەن بوون. جا مصعبی کوڕی عومەریکێ لەو گەنجانە بوو، گەنجێکی زۆر زۆر شارەزا و خوێنوار بوو. پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ناردی. هەروە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام چەند کەسێک لەو لە بەیعی عەقەبەی یەکەم و دووهەم و سێهەمە تەکلیف کرد کەوا وەکو کە گەڕانەوە بەلاو مەدینە دەستکەن بە بانگەوازکردن، بانگکردنی خەڵک بۆ ئیسلام، خەڵکی تێبگێنن. بەڵام کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام خۆی گەیشتە ئەوێ، ئیتر ئەو کاتە ئیشەکە زۆر زۆر بەهێزتر بوو، چونکە خوای گەورە توانایەک و تاقەیەکی گەورەی بە پێغەمبەر داوە، توانایەکی زۆرتری هەیە، شارەزایەکی زۆرتری هەیە، وجودی خۆی پێویستە و ضرورەتە لەناو مەدینە. پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەستی کرد بە داعوە تا ماوەیەکی زۆری پێ نەچوو. زۆربەی زۆری خەڵکی مەدینە هەموو ماڵێک مسلمانی تێکەوت، ئیتر یەکێک بێ عەفو دوان بێ سیان بێ یا بە هەمووی بەکاملی مسلمان بوون. بەڵێ کاک دکتۆر، پێشەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆچ بکات بۆ مەدینە، دەسەڵاتی مەدینە لە دەستی کێ بوو؟ کێ زۆری نەبوو؟ کێ مەدینەی بەڕێوە برد؟ پێم خۆشەوە بزانم. جوانە، زۆر جوانە. مەدینە بەڕاستی ئەوەی مسەیتر بوو بەسەریا، توانای بەسەر مەدینە بوو، هەموو هێزی بەسەر مەدینە بوو، یعنی کۆنترۆڵەکەی با بڵێن بە زمانی ئەمڕۆ بەدەست بوو. جوولەکەکان بوون، جوولەکەکان بە ئارزوی خۆیان یاریان ئەکرد بە خەڵکی مەدینە. عەرەبەکان مستەوای فکری و خوێنەواری و تێگەیشتن و ڕۆشنبیری و زانینیان زۆر زۆر کەمتر بوو لە جوولەکەکان. جوولەکەکان ئەهلی کتاب بوون، خوێنەوارێکی زۆریان نەبوو. اینجا دوای ئەوەیش خۆیان جوولەکە هەر خۆیەک لە یعنی نازانم هەوینی جسمیان، فێڵبازی و کەڵەکەچێتی و موامەرەکردن، ئەمە طبیعەتێکە خۆیان هەیەە لە سروشتیان هەروایە بەم شێوەیە کەواوەکو دائیمەن خەریکی فتنە و موامەرەکردن و فێڵ و تەڵەکەکردن. لەبەر ئەوە توانیویان ئەم جوولەکانە لە سەدان ساڵ
سەیتەڕە بکەن بەسەر مەدینە و خەڵکی مەدینە یەکێ لەو وەسیلانەیەکەوە بەکاریان هێنابوو بۆ سەیتەرەکردن بەسەر خەڵکی مەدینە. ئەو قاعدەیەکەوە وەکو مەشهورە لە ناو خەڵکا زۆر خەڵک بیستوتانە ممکنە گەنجانیش بسوێتیان قاعدەی فەرق تەسوت، یعنی جیاوازی بکەن ناو خەڵکەکانە، خەڵکی بە دژمنی یەکتری تۆ خۆت ئەبی بەسەرۆکیان سەرەکەوی بەسەریانە بەو شێوەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم کە کۆچە فەرمێ بۆ مەدینە ئەم هینە دەسەڵاتە گۆڕانی بەسەردادێ ئۆتۆماتیک جوولەکەکان ئەوس و خەزرجیان کردو بە دژمنی یەک سەدان ساڵ ئەوس و خەزرج لە یەکیانەدا یەکتریان نەکوشت یەکتریان ئەبری دژمنی یەک بوون تا پێغەمبەر هات عەلەیهی السەڵاتو وەسسەلام توانی هەموو ئەو شتانەی کە جوولەکە کردووانە هەمووی چارەسەر بکە، هەمووی تەداوی بکات، هەمووی دەرمان بکە، خەڵکەکە بە برای یەک تاوایان لێ بێت. ئەوە بوو یعنی زۆر جار یعنی لە شتێکی زۆر گرنگ و زۆر مهم لە ژیانە کابرایەک بۆ سەحابەیەک بە سەحابەیەکە وازی لێ هێنا ئەی تۆ ئەو بکەیت بۆ تۆ بێت بۆ من نەبێت. جاری وایە حتا لە مردنەکەی خۆی پێشە خست بۆ مردنی ئەوە یەکێ لەو شتانەی کە سیرەتی پێغەمبەر بۆمان ئەگەڕێنەوە عەلەیهی السەڵاتو وەسسەلام لە بینی پێڵەن ئیثار بە زمانی کوردی یعنی خەڵک پێشخستن بەسەر خۆتا یعنی گەورەی خۆ بەکەمگرتن و فەرموکردن لە بەرامبەر ئەوە معنەیە تر ئەگەنێ، بەڵام ئیثار ئەوەیە کەواوکو تۆ ئەو شتەی کە بۆ خۆت زۆر گرنگە باشە بیکەیت بۆ خۆتی هەڵنەبژێری بێ بەیەکێکی کە. بۆ نمونە لە یەکێک لە غەزاکانی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسسەلام سێ سەحابەی پێغەمبەر رەضی الله تعالی عنهم بریندار بوون، ناڕەحەت بوون، هەرسێکیان بڵێن لێ گیان هەڵا بوون لە کاتی مردنا بوون. سەحابەیەک داوای ئاویانە کرد، یەکێک لەو سەحابانە وەکو بڵێن مەتارەیەک خۆمان چی پێڵێن شتێکی پێ بوو ئاو هێنای تەماشەیەکە هەرسێکیان لە پاڵ یەکان ئەوە یەک دوو سێ هات یای ئاوەکەی یا بە یەکەمەکەی گوێ لێ بوو دوو هەمووتی وتی بە منیمە بێ بە ئەویکیان بە ئەویان من تۆزێ باشترم بردی بۆ دووهەمی ژوتی بەخوا من چاکترم بێ بە ئەوبرای ئەوەی ئەولاترەوە. سەحابەکە ئەفەرمێت کە گەڕامەوە هەرسێکیان وەفاتیان کرد نە ئەم خواردین ئەو خواردی چاولێ ئەم گەورەی و برایەتی و خۆشەویستی ئەو براکانی خۆی یا بەسەر خۆیان ئاوەکەی نەخواردەوە بۆ ئەوی کەواکو ئەوانی کە بیخۆنەوە پێش ئەوەی ئەم بیخوا. پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسسەلام توانی مجتەمەعێک کۆمەڵگایەک دروستکە هەمووی إنما المؤمنون إخوة يك بارتن يك دلن يك دسن حتى قرآن أو تباسيانك كباسيانك قرآن لديان آيات باسي صاحبة كاني بيغمرك كنمونيكي بشري تاروج قيامات اشتوانا بيتو نبوو ناجبت كقرآن باسيانك أفرمي والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات يا أفرميت درباري أمان أفرميت والذين باسي أنصاركات والذين تبوأوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم ولا يجدون في صدورهم حاجة ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. يعني پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسسەلام توانی کۆمەڵگایەک دروست بکە یەک دڵ و یەک فکر و یەک باوەڕ و یەک عەقیدە و یەک ئەوەتە بوو حتا گەیشتە نەتیجەیەکی وا بەعزێک لە سەحابەکانی ئەنساریەکان کە خەڵکی مەدینەن ئەنسارمان هەیە و مهاجرینمان هەیە. ئەنسار بریتین لە خەڵکی مەدینە، مهاجرینش ئەوەی کە کۆچیان کردووە لە مەککەوە هاتون بۆ مەدینە پێیان وتر مهاجرین. هەیە دووژنی هەبووە وتوێتی بەبرا مەدینەیەکەی یەکێ لەو ژنانە هەڵبژێرە بۆ خۆت کامیان بە چاک ئەزانی ئەوان هەڵبژێرە بۆ خۆت من تەلاقی ئەم کە ژنی نەبووە کێ شتی واکە لە دنیا لە مێژووی مرۆڤایەتیە کەوا ئینسانێک ژنی خۆی تەلاق با بۆ یەکی پیاوێکی کەی برایەکی خۆی بۆ دراوسەیەکی خۆی بۆ نزیکێکی خۆی بەڕاستی ئەمە لە باوەڕ مەکە لە مێژووی هیچ میلەتێکە هەبێت لە دنیا. بەڵێ بەتەنیشت ئەم جوانیانەوە کە کاک دکتۆر باسی کرد لە مەدینەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسسەلام کۆمەڵێک منافق دەرەکەون لەگەڵمان بن لە ئەڵقەی دووهەمە ئێمە بەوردی باسی
منافقەکانەکەین کێ بوون هۆکاری سەرهەڵدانیان چی بوو و ناوەکانیان کامانە بوون ئینشەڵڵا دایان پرسیاری تریشە لەو چوارچەوەیە پشتیوان بەخوا وەڵامە دەینەوە بەڵام تایرە کاک دکتۆر لەگەڵ جەنابەت گفتوگۆکە ڕاگرین ئەچینە خزمەتیان بەڕێزانە هەرچەند بابەتەکە ماوێتی بەڵام پێم خۆشە گەر پرسیارێکیان لەسەر ئەسڵی مۆزوعەکەی گفتوگۆکەی من و تۆ و مۆسوعەکە و تا ڕادێک نیفاق و منافقیش بۆ دروست بووێ پرسیارەکەمان لێ بکەن ئەشێ ئێمە زیاتر لە ئەڵقەی داهاتوە لە سەیری ڕاوەستین بەڵام کاک دکتۆر بە پێویستی زانی ڕوونکردنەوەیان لەسەر دەدا فەرموون فەرموون هەر کەس چی ئەفەرمێت کێ حەز ئەکات دەستی ڕاست و دەست پێ بکەن کەسێک ئەگەر ئامادە بوو ئەوەی شتێکی پێ لەسەر قسەی کاک دکتۆر بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله من أيوب مصطفى مع مصالة بن كيروشن بو فيركم لبركني قرآني بيروس خم بخوش حال زانم بو درفة الجوانا لخدمة دكتوري خوش يستابم خير بين يا أخوان سلام سلامة يا أخوان برز إن شاء الله اسمع جاكم دو برسيارم هوكا دكتور عزيزنا به ئێمە دروستە کەسێک کۆمەڵ نیشانی منافقی تێدا بوو پێی بڵین منافق وەکو لە حەدیثا بماڕوون کراوەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ آیات منافقی ثلاث إذا حدث كذب وإذا وعد أخلف وإذا أوتي خان يعني دروستە ئێمە بۆ کەسە بڵین منافقان کۆمەڵ نیشانەمان لێبینی و پرسیاری دووەمیشمان پێویستە ئێمە منافق بناسین بۆی خۆمانی لێ بە دوور بگرین و نەکەوینە داویانەوە یعنی بۆ ئەوەی لەو خراپانی کە ئەوانەی ئەنجامێدن خۆمان لێ بە دوور بگرین ئایا پێویستەکانمە بیان ناسین و خراپەکانیان بزانین چییە دەستی خۆش بخۆ فەرموو بەنسبەت وا بزانم پرسیارەکە دوو پارچە بوو پارچە یەکێمان دەربارەی ئەوە بوو ئەگەر بەعزێک صفاتی منافقمان لە یەک کاربینی ئایا ئەتوانی پێ بڵێ منافق طبعا ئێمە مۆزوعەکە وەکو مامۆستا باسی کرد مامۆستا عەباس هێشتا ئێمە مۆزوعەکەمان تەواو نەکردووە منافق دوو جۆرن منافقێکمان هەیە جۆری عەقیدەیی ئەوە کافرە هیچ گومان لە ئەوەیان نییە منافقێکیشمان هەیە پێڵێن منافقی عەمەلی منافق نییە باوەڕی بەخوا هەیە بە پێغەمبەر هەیە بە حەشر هەیە بە نەشر هەیە بە قیامەت هەیە بە پێغەمبەران هەیە بە هەموو شتێکی کە ئێمە باوەڕمان پێ هەیە ئەویش باوەڕی پێ هەیە ئەم کەسە بەس ئەوەنە هەیە بەس ئەخلاقی منافقی هەیە صفەت و ئەخلاقی منافی ئەوەی هەیە صفەت و ئەخلاقی منافقی هەیە ئەمە جۆرێکە ئەگەر ئەمەیان طبعا کە منافقی ئەوەیە بە بعض هێشتا ئیزانین ان شاء الله ئەوەش کە باسی ئەەکەین لە کاتی صفاتی منافقی ناچوو قورئان زیاتر لە 33 صفت لە صفاتی منافقینی بۆ باسکردوین پێغەمبەریش عەلەیهی سڵات وەسەلام زیاتر لە 20 صفت لە صفات و ئەخلاقی منافقینی بۆ باسکردین بەمانە ئەتوانین لە یەکیان بکەین و ئەمە بە شقی یەکەمە ناتوانین ئێستا جوابی وەڵامەکە بەرەکوبێکی بینەوە ان شاء الله سەری دومی ئەوە بوو کە پێویستەکە بیان ناسین بۆی خۆمانیان لێ بە دوور بگرین طبعا بێگومان چونکو منافق جۆرێکە لە نەخۆشی لە مجتەمەعی ئیسلامیە ئێمە من پرسیارێک لە تۆ ئەتوان بکەم هەر عینی چۆن جەنابەت ئەو پرسیاری لە من کرد من ئێستا ئەڵێم شارێک هەمی کۆرۆنایت هەیە یەک پارچە هەمی کۆرۆنایە ئایا ئەبێت خۆمان پارێزین لەو شارە ها طبعا بێگومان ئەوە کۆرۆنەیە کە تۆ ڕۆیشتەوێت تووشیت کۆرۆنەوە بیت گومان لەوان نەبێت کە ڕۆیشتە ناو کۆمەلگایەک هەمی سیلی هەبوو خەستەخانەی هەبوو لە بەغاپیانەوت مستەشفە توێتە مستەشفای توێتە ئێستا لەوانی هەرما بێ نازم لەیانە گەورەترین خەستەخانەی عێراق بوو هەرچیە سیلی هەبوو لە هەموو عێراق ئەیان بەر بۆ ئەوێ دێ ئەگەر یەکێک عاقڵ بێ خۆی ناخاتە ناو ئەوینەوە مەگەر یەکێک ئینسانێکی ژیر نەبێ ئینسانی مسلمانیش مجتەمەعێک کە زۆربەی منافق بوو یا شوێنێک زۆربەی منافق بوو باش وایە خۆی لێ دوورخاتۆ خۆی تووشی ئەوینە نەکات چونکو بۆ ئەمانە ئەخلاقی ئینسان وەکو چۆن میکرۆب چۆن بە کوردیشی بە معدی بەرگری بەڵێ نانە معدی یعنی تەشەن یعنی لە یەکێک لەیەکێک وەری ئەگرێت بەڵێ ینی پەتاکە لە یەکێک نەقڵ بێ بۆ نەقڵێکی کە بەو شێوەیە هەر بەو شێوەیەش نیفاقیش نەخۆشیەکە هەر کەسێ تەکڵاویکردن بێگومان ئیتر ئایا کەم بێ یا زۆر تووشی ئەو مۆزوعە بێت جزاک الله خێرە بەڵێ کاک کۆسەر
بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشی مامۆستا بەس بۆ ئەم بەرنامە جوانە و دەستخۆشی بۆ مامۆستای بەڕێزیش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەش بۆ ئەم بەرنامە جوانە دەستخۆشی مێ بۆتان و دەستان خۆش بێ خۆ سەر خۆش بێت. بەناوی خوا زۆر بەخێر بێ کاک دکتۆر زۆر سپاس بۆ مامۆستا باز بۆ ئەم بەرنامە جوانە دەستان خۆش بێ و زۆر سپاس ینی سپاستانەکەین دەستخۆش. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. خوش مالا جناب مامۆستا بۆ بەرنامەکەی خێراتنی کاکتۆری ژەکنی خوا بەخێر بێ. سەرەتا هەروەکو دەستخۆشیە کۆک و پێزانینێک بۆ ئەو بابەتی کە دادناوە ئەو مەوسوعەیە بەڕاستیە بێتە سەنەدێک بۆ ئێمە کە بتوانین کە ڕەدی کۆمەڵی خەڵکی پێ بینەوە بتوانین بە تەواتی چۆن لەسەر حەق و لەسەر حەدیث و لەسەر ئاەتەکان بە جوانی و شتێکی سەنەدێکمان لەبەردەستە ئاوەش لەسەر نیفاق و دووڕوویەکان سەنەدێکمان لەبەردەستە کە بتوانین ڕەدی کۆمەڵێک لەو جێتانی پێبینەوە کە ئاوا بەلای ڕێیا بن. کاکتۆری عەزیز لە خزمەتە دوو پرسیارم هەبوو. پرسیاری یەکەم ئێمە وەگەزانی کە فەرمێ خۆی گەور فەرمێ ئین المنافقین فی الدەرک الأسفل من النار و کاتێک کە عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلوولیان هێنایە مزگەوت کە مردەبوو پێغەمبەر خوا سەڵسەڵەم ویستی نوێژی لەسەر بکە خۆی گەورە بەو ئاەتە ئاگاداری کردەوە لە سوورەی تەوبە کە فەرمی فلا تصلي على أحد منهم مات أبدا ولا تقم على قبره فإن تستغفر لهم كفروا بالله ورسوله وماتوا وهم كافرون سورة توبة بله. بعد كان جاء فرمي فإن تستغفر لهم 70 مرة لا يغفر الله. تستغفر لهم 70 مرة فلن يغفر الله لهم سورة توبة بله. رحمة الله به. أما كأماجبوي كبيشة كافر كان يتر منافق كان يتر كشينان جهنم وهينان نية. كمردو راست خوب جهنم. باشا لما شهد قيامتها بوشي أجانا أو شونيكا فرمي فضرب بينهم بسور له باب باطل فيه الرحمة وظاهره من قبله العذاب بوشي أجانا أم حكمة كليواك أجانا سربردي صراط وأول لو شونيا كوتايان بيتو أكوننا عذاب وبرو جهنم بريك ربوها لسرتاوك وكابيغمير خاصة ما فرمي أواني مثلا هندي قوم خوري أنا برز بخورة كانوا أكلنا جهنم بخورة هندي كي مانجي أنا برز بمانجو أكلنا جهنم أما بوشي هتاكو أو مشهداء أرون أو يكن برسالة دو مشان إمام الشافعي لسر رأيه خوي كفرمي أهل عراق يمي با أهل نفاق ناساندوه أما بو أو إسيادة وك أو سردمة خوي كرتي أما لصفتي خلقي أو سردمة أهل عراق أبوا يا أمشتهل الرسول كان هي هتا أم سردمش سكان خوش بيه لدوهم ودس لكن الإمام الشافعي وطبعا أو فرمودي أو فرمودي كجوايا نسبتي دراوة بإمام الشافعي ومن لي رقم كمن يعلم لبروي الحمد لله زيادة لبنجابين صالح خريكي حديثي في غمر عليه الصلاة والسلام متعلقات حديثي في غمر بقناعتكم ومتأكديش من يعلم كوافر مدي إمام الشافعيني بهيت شيء إمام الشافعي شوي ونفرمه بالتأكيد التوابي بلا ما أويك أو تريت قوايا حجاج أويش روايتك زور إني زور بقوت تحدك ضعيفة كرويكردو أهل العراق وتوتي يا أهل العراق وأهل الشقاق والنفاق تآخري أمانة لكوتا لواسطة كالتيابوة يا روايتك كيش هي لحزرتي علي وحرعيني شت قصيكي وايفرمو على كل حال كتابة كان براسي من أمانة هيك كمان لشتي فرمودي يعني لفرمودي صحيحان هاتون تاريخي صحيحة بابلين شنكو أمانة حديث نين أمانة أثر ما هي وحديث ما هي كوتمان أثر حديثي في غمري شقريته عليه الصلاة والسلام خبر حديثي في غمر قريته صلى الله عليه وسلم بلا متوان حديث تنهاي يعني من بس ما فرمودي في غمرة وتيش مان أثر فرمودي في غمر وصحابة وتابعين وأئمة مجتهدين وكشافعي وأمانة همي أقريته أما أثرك أم أثرانا هيج كاميان أونية بلام أونا هي باب زانين بخبريكي باش ألم أهل العراق همو زانياني صحابة تابعين أتباع تابعين تا أئمة مجتهدين تا ولاة والكاني كحكم عراقي عن كردوه
بۆرە هینێکیان هەبووە انطباع تەسەوورێکیان هەر بۆ دەربارەی عێراق سەبەبەکەیشی من باسم کردووە لە بەعزێک کتێبە شەرحم جوان کردووە ملخصەکەی ئەوەیە زۆربەی ئەو فتنە و فتولی و ئەو خەتەریە و ئەو منافقیە لە یەک شوێن هەبووە لە عێراق لە هیچ کوێی کەس نەبووە لە کوفا بوو ئەوەیش خۆی بۆ خۆی یەک تڕۆحی دکتۆرا ئێوە بنووسەری بنووسیت بۆ شتێکم لەسەر نووسی و ممکنە چەند پەڕەیەک بەڵام بۆ خۆی پێویست بەوە ئەکات ئۆتڕۆحەیەکی دکتۆرا لەسەر ئەوە بنووسرێت بۆ ئەو هەموو فتنە و فتولی و مەشاکیل و فرق و جەماعات و میلەل و ئەفکاری خراپ و هەموو شتێک لە ئەو شارە بەینەما بەسڕەوانە بوو بەغداد وانە بوو و بیزان لەو کاتێک کەواوەکو ئەهلە العێراق کە حەجاج باسی کردووە تەنها دوو شار بووە عێراق کوفە و بەسڕە بووە نە بەغا بووە نە مووسڵ بووە هیچ شتێک لەمان نەبووە بۆم شەوەیە جا ئەمە بەنسبەتی سوالی یەکەمەوە ئەسڵی ئەو نقلەکەوا لە ئیمامی شافعی کرێ متأكدم کەوا ڕاست نییە حتا لە حەزەتی عەلیش هەر ڕاست نییە بەڵام ئەوەنە هەیە ئینطباعێکی عام هەیە کە خەڵکی کوفە خەڵکێکی لار بوون خراپ بوون ئەوە بۆ حەزەتی حوسەینیان ڕەضی الله تعالی عنه بان کرد و دایان بە کوشت و دواییش ئەوەتە هەر داوای خوێنەکەی ئەکەن ئەوە یەک لە فتنەیە گەورەکانیان اینجا دوای ئەوە مجتەمعێکی تێکەڵ و پێکەڵ بوون و لە هەموو جۆر بەشەری تیابوون و عەقائید و فکر و میلەل و نیحەل و ئەمانە لێرا بووە هەر لە بیدایەتی ئیسلامەوە لە ئەوەڵی ئیسلامەوە ئەم کوفە پڕ بۆ لەو جۆرە هینانە ئەم جۆرە خەڵکانە دووەمەکەیان لەبیر چووە ئەوەی منافقین بۆ قورئان دەرکی ئەسفەلی من النار لەبەرچی لەبەرەوە خەتەریان زۆرترە لەسەر موسڵمانان ئێستا تۆ کابرا کە دانیشتی لەگەڵ یا قسەت کرد و ئەمانە زانیت مقابلەکەت جوولەکەیە گاورە کۆرە مەجووسیە ئەمەیە ئەوەیە دینێکی کەیە ئەتوانی ئەزانی چۆن لەگەڵ یا بجۆڵێتەوە جزاك الله خيرا بسم الله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم دەستخۆشی بەرنامەکەتان لێکم مۆسا بەڕێز دەستخۆشی بە دکتۆری بەڕێزیش بۆ پێشکەشکردنی و بابەتە بە پێزە زۆر سپاس پرسیارێکم لا دروست بۆ ڕاستی جەنابەت ئاماژەشە پێدا لەگەڵ ئەو برابەڕێزە کە فەرموون لە قورئانە تقریبا 39 صفەت هەیە هەم پێغمبەریش بصفەتێکی ئاماژە پێدا وەکو با بڵێن هەوڵ بین ئەم صفەتانە فێربین هەم خۆمانی لێ بپارێزین و هەم هاوکاری کۆمەڵی کەسیشی پێ بکەین کە نەکەونە ئەو حاڵەتەوە یاخود گرنگی بەم بابەتە بین ئەم برابەڕێزش فەرمی وتی ئەتوانین بە مەڕەدی کۆمەڵی کەسی پێویناوانە کۆمەڵی مەشاکیلی پێ بکەین دەستخۆشی لێ یەکەم زۆر سپاسەکەین هەنی جێگایەکی هەیە بەڵام خەریکی کامیان بین بۆ ئێمە باشترە چۆن ینی کامیان مەبەستم ئەم ناوانە فێر ببین بین لەسەر ئەم ناوانە بڕۆینیان لەسەر سیفەتەکان بڕۆین هەم خۆمانی لە بەدورگرین هەم خەڵکیشی لێ بپارێزین منافقەکان بناسین باشترە یان سیفەتی منافقەکان بێگومان ئەوەی کە ئێمە مەبەستمانە ئێمە ئەو کتێبە ئەو مەوسوعە تقریبا ممکنە ڕبعێکی تەفسیر بێ ڕبعێکی تاریخ و سیرەتە ڕبعێکی عەقیدەیە بیر و باوەڕە ڕبعێکی تەراجم و طەبەقاتە تەواریخە و سیرەتە بەعزێکی ئەحکامی شەرعی و فقهیە تێگەیشتی بەڵام کامیان زۆر گرنگە فعلەن ئەوەی کە گرنگە ئەوەی کە ئێمە زۆرتر ئەخلاق و صفاتی منافقەکان بزانین قورئان چۆن باسی کردوون پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام چۆن باسی کردوون چۆن ژیاون سیرەتەکەیان بزانین خۆ سیرەت زانینەکەیشان هەموو منافقێک کە باسی منافقەکەین لە منافقەکان باسی جۆرێک لە نیفاقەکەی و جۆرێک لە فتنە و فتوولەکەی بڵێن جۆرێک لە تێکدانەکەی تۆزێک لە بشێویەکەی تۆزێک لە ئەخلاقی تۆزێک لە صفاتی هەمیمان باس کردووە تۆ ئەگەر هەمی بخوێنیتەوە بێگومان چاکترە بەڵام ئەگەرەکو بتەوێت شتێکی کورت و مختصر بە کورتی وەرگری صفەتەکان زیاتر لە قورئانە کە باسمان کردووە نزیکی لامایە
50 فڕێکمان لەسەر نووسیەوە لە سنەتی پێغەمبەر 50 نزیکی تقریبا کتێبێکی بچووکە بێ نزیکی 250 پەڕەیەکە بێت هەر ئەوە بۆ ئەوە کیفایەتە بۆ ئەوی لە مجتەمع بژیت بەڵام ئەمەیان گرنگی لە چیایە نزانینی ناوی منافقەکان بۆ ئەوەیە بۆ دەمبەست و بربەست بۆ کەسانێک کە بیانوێ شوبهە یا تەعنە لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە گوایە لەوانەیە دەستی منافق لە حەدیثی پێغەمبەر هەبێ لێرە ئێمە دەممان بەستون وتمان دەیفەرموو ئەگەر ئازان وەرن یەکێک بە دەلیلێکی ڕێک و پێک و دروست و صحیح دەلیلێکمان بۆ بێنەوە کەوا یەک منافق یەک حەدیثی پێغەمبەری ڕیوایەت کردووە. جزاك الله خيرا. من لەسەر ئیزنی جەنابتان لێرە کۆتایی بە بەرنامەکە ئێهێنم چونکە کاتی کەمان تەواو بووە انشاءالله لە ئەڵقەی داهاتووە ئەم بابەتە بتفاصيل تسلي أكين إن شاء الله تسلي أكين إن شاء الله دستن خوش بينا ربرزو خوش بيسكن بس باسي دوباره من بو برز دكتور إبراهيم جاف سپور لا زانستي فرمودو ميجوي إسلامي وسپاسی ئامادەبوانی بەڕێز لەم گەنجانە و هاوکارانم لە پشتی کامێرە زۆر سپاسی ئەوەی بینەری عزیزیشەکەین تا ئەم کاتەی بەرنامە لەگەڵمان بوون ئینشاءالله لەگەڵمان بمێنەوە تا ئەڵقەی داهاتوو ئەم بابەتە درێژەی دەبێت و زۆریش پێویستە ئێمە بینەری بین ئەو کات ئینشاءالله پێکەوە دەبین تا ئەو کاتە بەخۆی گەورە و میهرەبانتان ئەسپێرین شاد و سەرکەوتوو بن والسلام عليكم ورحمة الله وعليكم السلام.